مامۆستای خۆشەویستمان حەز دەکەم لە یادی لەدایکبوونی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەو پرسیارە لە بەڕێستان بکەین گەورەی خۆشەویست لە چیدا ڕەنگی داوەتەوە؟ صلى الله عليه وآله وسلم. مامۆستای بەڕێز بەڕاستی پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام دەستی ڕەنگینی لە گشت چەمکەکانی ژیانە جێپەنجەی دیار بۆ جێدەستی دیار بوو. بۆیە ئەتوانین پرسیارەکە بە شێوازێکی دیکە ئاراسی بینەران بکەین و بڵین ئایا پێغەمبەری نازدارمان خۆشەویستمان تاجی سەرمان نوری چاومان دیدەمان لە چیدا گەورە نەبووە، لە چیدا ڕنگ نەداوەتەوە لە جیهانە؟ کەسێکی وەکو لامارتین کە یەکێکە لە بیرمەندە گەورەکانی فەرەنسا، شاعیرێکی گەورەی ڕۆمانسیە، دوای 1848 کە شۆڕشێکی فەرەنسا بەرپا بوو ئەو کاتە بۆ ماوەیەکی کاتیش سەرۆکی حکوومەتی فەرەنسا بوو. لە قسەیەکی گەورە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر پێوەری گەورە بوون ئەم سێشتە بێ: یەکەمیان گەورەی هەدەف پەیام، دوو کەمی ئەو شتانین کە لە بەردەستایە بۆی بگەیتە پەیامەکەت، سێ گەورەی ئەنجام. بەم سێ پێوەرە پێم بڵن کێ لە محەممەد گەورەترە عەلەیهی السەڵات وەسەلام. بۆیە ئەڵێ چی؟ ئەڵێ محەممەد فەیلسوف بووە، قسەی ئەوە. ئەڵێ وتاربێژێکی ڕەوانبێژ بوو، ئەڵێ یەکێکە لە عاقڵ و بیرمەندەکانی جیهان، دامەزرێنەری یاسایەک بۆ لە هەموو چەمکێکی ژیانە. اینجا سەرکردەیەکی گەورە بووە، مامۆستایەکی گەورە بووە، میهرەبانێکی گەورە بووە، هەموو چمکەکان باسەکە. ئەڵێ پێم بڵێن چەمکێکە بێ ئەم محەممەدە ئیشی لەسەر نەکرد بێ عەلەیهی السەڵات وەسەلام. بۆیە مەولانای ڕۆمی کاتێ باسی پێغەمبەرەکە عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ محەممەد یەکسانە بەگشت پێغەمبەرەکان. ئەفەرمێ نامی ئەحمەد نامی جوملەی ئەنبیاست کە سەد ئامەد چون کە سەد ئامەد نەڤەت هەم پیشی ماست. چ گەورەیەکە؟ ژمارە سەدهادی تر 99 1 و 10 ئەمانە هەموو لە ناویایەتی یەکسانە بەگشت پێغەمبەرەکان. جوانی گشت جوانیەکان لە خۆیان کۆ کردوێتەوە. بۆیە یەکێ لەو خاڵە گەورانن کە بەڕاستی لە پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام بەتەنها دەرەکەوێ، ئەویش ئەوەیە پێم بڵێن کێشەیە کە بێ لە کۆنا تا ئێستا پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئاماژەی بۆ نەکرد بێ و چارەی نەکرد بێ. هەر چی چەمکی جیهانەیە بگەڕێ کێشەیە بدۆزەرەوە، پێغەمبەر ئاماژەی بۆ نەکرد بێت و چارەی نەکرد بێ. وەرە سەیری بەها جوانەکان بکە. بەهایەکی جوانم پێ بڵێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بە جوانترین شێوە نەیگەاندوێتە لووتکە، اینجا لە ژیانە ڕەنگی نەدابێتەوە. کاتێ باسی ڕازگۆییەکە بە جوانترین شێوە باسی ڕازگۆییەکە، باسی داوێن پاکی، باسی دەستپاکی، باسی عەقڵ، باسی تووڕە نەبوون، کۆنتڕۆڵکردنی دەرونی مرۆڤ، پاککردنەوەی دڵەکان دەروون لە ڕق، لە کینە، لە خۆ بە گەورە زانین. اینجا خاکی بوونی مرۆڤ، جەختکردنەوە لەسەرەوەی مرۆڤ خاکی بێ. نازام چیت بۆ باسکەم، ینی شەرمکردن لەگەڵ ئەو گەورەیە لە هەموو کەس بە شەرمتر بووە، لەگەڵ ئەو هەموو کێشانە کە گەماروی پێغەمبەریان ناوە عەلەیهی السەڵات وەسەلام. یەکێ لە سەحابیەکان ئەفەرمێتی کانە ئەکسەرە الناسی تەبەسسومەن. ئەخرەمە چییە بەڕاستی؟ لە هەموو کەس زیاتر لێو بەخەندەتر بووە. ئەو هەموو کێشە، ئەو هەموو کێشە. حتا یەکێ لە سەحابیەکانی دیکە جەریر ئەفەرمێتی، ئەفەرمێ ما ڕەئانی ئیلا ئێبتەسەمە فی وەجهی. قەت منی نەبینەوەی لا نابێ پێکەنیەوە بەدەم ئاخر چۆن مرۆڤ ئەتوانێ؟ جامە بەسم چیە لێرەدا؟ کاتێ پێغەمبەر فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام لا تەغضەب، دەسێرکە بێ خۆیشی بەرجەستەیکە کەچی خۆی تووڕە نابێ. ئاخر زۆر سەختە تۆ ئەو هەموو چەمکە جوانانە باسکەی، بەڵام لە ڕنگ ینی لە ژیانیشا بە کار بە ڕەفتار بیچەسپێنی. قورئانە کاتێ فەرمێ وئینەکە لەعەلا خولق عەظیم، بەڕاستی مرۆڤ مەوێ تووشی غرور نەبێ. ینی هەرێکێک لە ئێمە ئەگەر کەسێکی گەورە نامەیەکی بۆ بنووسێ، سەناوەستایشی بکە، شاعیرێکی گەورە دوو دێڕە شیعر بەسەرمانە بڵێ، ینی نەفسمان ئەگۆڕێ، ینی زۆر ئەستەمە. جا سێریکە قورئان حرفێکی نییە مەدحی پێغەمبەریتیانە بێ عەلەیهی السەڵات وەسەلام، وشەیەکی نییە مەدحی پێغەمبەریتیانە بێ عەلەیهی السەڵات وەسەلام. خوای گەورە بنیادنەری ئەم گەردوونە ئەو هەموو مەدحی پێغەمبەر بکە عەلەیهی السەڵات وەسەلام، تۆ مسقالە زەڕەیەکیش غرور نەیگری. کاتێ باسی ڕازگۆییەکە، ڕازگۆیی ئەیگەنتە 100
باشە کەچی ئەو نەوەتی نەهێناوە نەوەتونەی نەهێناوە سەدی هێناوە لە هەموو شتێکە کە و فەرموویەتی سرکەی ڕەنگیاوەتەوە لە ژیانیا مێژونوسی گەورەی بریتانیا بەناوی ویلز ئینگلیز قسێکی هەیە بەڕاستی ئێمە زۆر جار ئێمە چونکە ڕاهاتوین لەگەڵ ئەو جوانیانە خەریکە جوانیەکانمان لە بەرچاو ینی ونە بن ئەنیشتین قسەیەکەیە پێشەوەی بێمە سەر قسەکەی ویلز ئەڵێ چی ئەڵێ لە گردوونا یان معجزەنیان هەموو شتێ معجزەیە بەڵێ هەموو شتێ معجزەیە بەڵام ئێمە چونکە ڕاهاتوین ئیتر بە معجزەی نازانین ئێستا گەر ببینی کەسێ بفڕێ ئەڵێ ها معجزەیە ڕوویاوە بەڵام نەبیر ناکەینەوە کە کەسێکیش بەدوو پێ هەنگاوە ئەویش معجزەیە کە بە چاوی سەر شتە بینێ ئەخرەم چاو بچێ شتە بینێ تەفسیری نییە بەڵام کێکە لە پشتەوە خەڵک بینە لە معجزەیە ئەڵێ مش معجزەیە جاڵێ ڕاهاتن لەگەڵ معجزەکانە ئیتر بە معجزەی نازانی ئێمەش ئەوەندە ڕاهاتووی لەگەڵ جوانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێویستمانە بە کەسێکی بێگانە کەسێکی ناموسڵمان ئاگادارمان کاتەوە زۆر جار بیری لێ ناکەینەوە ویلز جوانیە کە بێنە تا ئەو قسەی ئەوم نەخوێندوەتەوە و جوانیم هەسمێنە کردبوو ئەڵێ بڕۆ سەیری بیرمەندەکانی جیهان بکە سەرکردەکان فەیلسوفەکان زانا گەورەکان دانا گەورەکان سریان بکە قسەیان زۆر جوانە کێ ئەیان ناسێ ئەوانەی زۆر نزیکن لێەوە هەموو کەس ئەوانە کە نزیک لێوە لە خەڵکی دوور زیاتر ئەیان ناسن شارەزان بۆیە کاتێ فەیلسوفێ قسەیەکی زلەکە خێزانەکەی ئەڵێ وەڵڵاهی ئەو قسانە هەمووی درۆ بوو چونکە قسەکانی لەگەڵ خێزانیان ناگونجێ لەگەڵ میهرەبانیان ناکونجێ ویلز ئەڵێ چی ئەڵێمە پێوەرێکی زۆر گەورەیە ئەڵێ بەڵام محەممەد ئەوانەی کە زیاتر لێو نزیکترن ئەوانن خۆیانەکەنە قوربانی ئەوانە زیاتر شایەتی بۆ دەن ئەوانە شایەتی بۆ دەن کە لە هەموو کەس ڕازگۆترە چاکترە بۆیە ئەوان زیاترەی ناسن کەچی زیاتر لە هەموو کەس خۆشیانەوێ بۆیە پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵات وسەلام ئەوەندە قورئان ڕەنگیاوەتەوە دایکی بڕواداران کە وەسفەکە ئەخرە بۆیە دایکی بڕوادارن گلەی ئەگەر هەبوایە لێ بکردایە وتارێ محەممەدەم قسە زلانە چییە کەچی فەرمێ کانە خولوقه القورآن یەکسانە بە قورآن 100% قورآنە نەک 99.99 100% قورآنە اینجا فەرمێ کاتێ لە خزمەتی ماڵایە كان يكنس بيته ويخصف نعله ويرقع ثوبه ويحلب شاته ئەمانەی سە باسکەیسا زۆربەی کۆمەڵگامی قوڵ نییە پیا و ژنەکەی باسیکە خۆی لە ماڵە خزمەتەکە ئەڵێ بەڵام با خەڵک پێ نەزانێ بەڵام سێرەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خێزانەکەی باسیەکە ئەفەرمێ لە ماڵۆ خۆی بە خزمەتکارە زانێ ماڵ گسکەدا جلی خۆی پینەکە پێڵاوی پینەکە اینجا مەڕ و حیوانی خۆی ئەدۆشێ ئەوە گەورەترین شایەتیە بۆ ئەو گەورەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی بەڕاستی کاتێ باسی گەورەی یەکەم ئەگەر باڵم هەبوایە سێ فڕیم لە خۆشییانە بەڕاستی